وطن عشق من، هموطن جان من، وطن روح من، عز و ایمان من. وطن عشق من، هموطن جان من، وطن روح من، عز و ایمان من. وطن در رهت جان نثاری کنم، به خون خاک تو آب یاری کنم. که ارزش بود در رهت جان دهم، به خاکت ز خون لاله کاری کنم، به خاکت ز خون لاله کاری کنم. زنم بوسه بر بیرق و خاک تو، بنازم به شیران بی باک تو. خرامان و قران همه صف شکن، نظر آورن سوی افلاک تو، نظر آورن سوی افلاک تو. وطن عشق من، هموطن جان من، وطن روح من، عز و ایمان من. وطن در رهت جان نثاری کنم، ز خون خاک تو آب یاری کنم. که ارزش بود در رهت جان دهم، به خاکت ز خون لاله کاری کنم، به خاکت ز خون لاله کاری کنم. سپهدار من چون خدا یار تو، دعای شهیدان مددکار تو. به میدان هراسان شده دشمنت، بنازم به گرمی بازار تو، بنازم به گرمی بازار تو. وطن عشق من، هموطن جان من، وطن روح من، عز و ایمان من. وطن در رهت جان نثاری کنم، به خون خاک تو آب یاری کنم. که ارزش بود در رهت جان دهم، به خاکت ز خون لاله کاری کنم، به خاکت ز خون لاله کاری. بیسەرانی خۆشەویستی رادیۆ گەلی کوردستان، ئەم کاتتان باش. من ئەنوەر حسێنم، هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت بە ڕۆژاوای کوردستان و بارودۆخی سیاسی، بە تایبەت ڕۆژاوای کوردستان و هێرشەکانی سوپای تورکیا بۆ سەر کانتۆنەکانی خۆراوای کوردستان و ئەو بارودۆخی کە لە ناوچەکەیە خوڵقاوە، چ خۆ پیشاندانەکانی عێراق وە، چێ ئەو هەواڵەی کە ئەمڕۆ میدیاکان بڵیان کردەوە سەبارەت بە کوشتنی گەورە تیرۆریستی ئەو بەکر بەغدادی، کەسی یەکەمی ڕێکخراوی تیرۆریستی داعش. و لەم بارەیەوە گفتوگۆکەین بە میوانداری بەڕێزان شاهۆز حەسەن، هاوسەرۆکی پارتی دیموکراتی سووریا پێدە، و بەڕێز جعفەر ئەمینزادە لە ڕێبەرانی ڕەوتی سۆسیالیستی کۆمەڵە. بەخێر بێن، پێم وایە کاک شاهۆز هێشتا لەسەر خەتنێ، دوایە گەڕێمەوە لای کاک جعفەر. بەخێر بێ بۆ ستۆدیۆ گەلی کوردستان. ممنون، سپاس کاگەنوەر. کاک جعفەر، ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین، لە 9 ئۆکتۆبەرەوە پەلاماری سوپای تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان دەستی پێکرد پاش داگیرکردنی ئەفرین. ئەمە دووهەمین پەلامار بوو کە سوپای تورکیای کاتە سەر ڕۆژاوای کوردستان و بەشێک لەو ناوچانەی داگیر کرد و پشێوی ئاڵۆزێکی زۆری دروست کرد. و دوابەدای ئەو پەلامارانە ڕێکەوتنی نێوان هەسەدە و سووریا، ڕێکەوتنی نێوان ئەمریکا و تورکیا و دواتر ڕێکەوتنی نێوان رووسیا و تورکیای لێکەوتەوە. بە نەزەری جەنابەت ئەو پەلامارانەی سوپای تورکیا هۆکارەکانی چی بوون و ئەوەی کە لی کەوتەوە چۆن نەخوێنیتەوە؟ من پێم وایە تورکیا لە سووریا لە ئەوەڵەوە کە بە بەرنامەوە هات، لەم ئاخرانەوە تقریبا هیچ نەقشێکی نەمابوو لە وڵاتی سووریا و ئەوانە شکستی خواردبوو لە بەرنامە و ئستراتیژیەکەی لە سووریا کە چی بکات و ئەوانە. بەڵام بە دوای ئەوەدا ئەم ڕێکەوتنانە هەم لەگەڵ ئەمریکا بەجیا و هەم لەگەڵ رووسیا بەجیا هاتن بۆ ئەوەی کە وەسعەتی خۆی تقریبا بەشێک بەرێتە سەر، دەستی کرد بە هێرشکردن بۆ سەر خاچی ڕۆژاوە و گریلاکانی ڕۆژاوە. ئەمە لە رابطە لەگەڵ ئەوەدا بوو کە بە ناوی ئەمنیەتی مەملەکەتەکەی و مەجموعەی ئەوانە، بەڵام هەموو کەسێ زانێ لە رابطە لەگەڵ تورکیەدا
هیچ ئەمنیەتێکی لە ڕۆژاوە لە خەتەرا نەبوو ئەوانە ئەوەیەکە ئەو لە رابطە لەگەڵ ئەوەی کە جێیەک شوێنێک بە ناوی کوردەوە دابمەزرێ لە هەر نقطەیەکی ئەو چوار پارچەی کوردستانە ئەو مخالفەتەکە و ئەوانە ئەوەیەکە ڕێکەوت هەم لەگەڵ ئەمریکا و هەم لەگەڵ رووسیا کە کوردەکان لەوێ نەهێڵن و بیانەوێ ئەو منتەقەیە کە هاومەرزە لەگەڵ کوردستانی باکوور ئەو دیموگرافیاکەی بگۆڕێ و مەجموعەی ئەوانە کە نازانم چەندەی بۆ کرێ ئێستا پلانەکان وردەوردە هەر ئەچێتە پێشێ و ئەوانە معلوم نیە ئێستا لە پشتی پەردە چی لە جەریانەیە ئەمریکا خەیاڵی چی هەیە رووسایە ئەوێ هێزەکانی سووریەی ئەرتەشی سووریا لە جێگەیان دانێ یا بە یەکەوە لەگەڵ سووریا و تورکیا ئەو کارە بکەن هەرچەند لە ماوەی ڕابردوودا رووسیا ئەوێ تورکیا و سووریا لە یەک نزیک بکاتەوە ئەوانەکە کە بتوانن بە یەکەوە هەڵبکەن و ئەوانە وەک جاران نەبێت جاران ئەردۆغان بەبێ لاچوونی ئەسەد هیچ هەدەفێکی دیکەی نەبوو بەڵام ئێستا ئۆردۆغان وردە بە نەزەری من رووسیا ڕامی کردووە کە نزیک بێتەوە لە سووریا کە زیاتر بەیەکەوە بە تەوافق لەگەڵ یەک هەم مەسەلەی کورد حەل بکەن هەم بۆ خۆیان ئەویش بەشدار بێت لە پرۆسەی دوای شەڕ لە سووریەدا من پێم وایە ئەمە بەرنامەی تورکیەیە بەڵام لێرەدا ئەمە ئازانین کە رووسیا پێم وایە ینی گەورەترین سەرکەوتنی بەدەستێنا لە 3-4 ساڵی ڕابردووە لە منتەقە و گەورەترین دیپلۆماسیشی من پێم وایە لە ئەمریکاش و لە تورکیش و لە هەموو دەوڵەتان بە نەزەری من دیپلۆماسیەکی بە قووەتی ینی کرد کە لەو بابەتەوە هەم لەگەڵ ئەمریکا تووشی شەڕ نەبوو هەم لەگەڵ تورکیا و هەم لەگەڵ دەوڵەتانی دیکە وام حتا لەو ڕابەتەدا لەگەڵ عەرەبستانیش رووسیا نزیک بۆتەوە ئەوانە ئەوەیە کە ئەم بەرنامانەی زلهێزەکان من پێم وایە لە پشتی پەردەوەی من ناتوانین هەمووی لێکدانەوەکانمان بەوردی بکەین بەڵام ئەمەیە ینی سووریا بۆ رووسیا بەجێیان هێشت هەم ئەمریکا و هەم دەوڵەتانی درستە باشە کاک جافەر بەشێکی زۆر لە سیاسیەکانی کوردستان و تەنانەت بەشێ لە چاودێران و سیاسیەکانی ئەمریکاش پیان وە بوو کە ئەمریکا خیانەتی لە کورد کردووە وەجێ هێشتە وەکو شۆڕشی 75 و وەکو سیوێکی ئاب و وەکو پرسی ڕیفراندۆم و ئەوانە بەڵام ئێستا تویتێکی مەزلوم کۆبانیم لە بەردەستە ئەمڕۆ ڕایگەیاندووە ئەڵێ فەرماندەی گشتی هێزەکانی هەسە دەڕایگەیان ئۆپراسیۆنێکی مێژووی هەواڵگریمان لەگەڵ وڵاتێکەکان ئەنجام داوە کە دیارە ناوەڕۆکەی باز نەکردووە بەڵام دیارە پەیوەندی بە کوژرانی گەورە تیرۆریستی داعش ئەو بەکر بەغدادیەوە هەیە مەساگە ئەمریکا خیانەتی لێکردون ئەمان بۆ لە پرۆسەیەکی هەواڵگریە هاوکاری ئەمریکاکەن ینی پێ دوایە ئەمریکا لەسەر وشەی خیانەت ئیژەکە یان ئەمریکا دەمێکەوە ئەمریکا لەسەر بەرژەوەندی کارەکەەوە بەرژەوەندی لەکوێ بوو ئیتر مەسەلەن فرۆشتنی کورد و بەجێهێشتنی بۆ ئەی مۆزوع نییە من پێم وایە لە سیاسەتە نابێ باسی دۆست و ئەوانە بکەیت سیاست ینی بەرژەوەندی من پێم وایە تەنها ڕێگەی سیاست ئەوەیە و ئەمریکاشیش قەولێکی بە کورد نەداوە و کوردیشی شتێکیان لەگەڵ ئەمریکا ئیمزا نەکردووەکە مەسەلەن ئەمریکا بەجیان بێڵێ ئەمریکا بۆ بەرژەوەندەکانی خۆی وەختێکە شەڕی کۆبانی بوو مەجموعەن لەباری هێزی ئاسمانی ئەوانە کۆمەکی هەم کوردەکانی کرد هەم ئەو بەشانەی کە دژی داعش بوون و ئەوانە ئەوە بەشێکە ئەمریکا لە توولی تاریخی خۆیان لە توولی ژیانی سیاسی خۆی و نیزامی خۆیان هەرم کارانەی کردووە لە هیچ شۆ دۆستی کەس نەبووە دۆستی بەرژەوەندەکانی خۆی بووە ئەبێ هەر میلەتێ وە تایبەتیش کورد بە نظری من لەو بابەتەوە بۆ خۆی ئەوە بکە وەختێ لەگەڵ ئەمریکا ئەچێتە ناو ئێتلافێکەوە ئەبێ بزانێ بەیانی بەجێ دێڵێ سایس بنێش کوردیش ئەوی بەجێهێشت ئەمەیەکە ئەمریکا بەرژەوەندەکانی ئەوەیە غیرە ئەخلاقیە ینی من پێم وایە ئەمریکا لە تووری هەموو جنبشای ئازادی بۆ ئازادی خەباتیان کردووە ئەمریکا هەروای کردووە نابێ ئێمە ئینتزارمان لە ئەمریکا من پێم وایە کوردەکانیش لە ڕۆژاوە بە خۆشانەوە ئینتزاریان نەبوو کە ئەمریکا شتێکیان بۆ بکە ئەمریکا هات ئەویش دووسی ئێتلا بوو لەگەڵ داعش و ئەوانە شەڕی کرد ئەمەیەکە ناتوانین من نازانم کەلیمەی خیانەت مەسەلە ئەوەیە من باسم کرد سیاست لە سیاسەتە دۆست وجودی نییە بەرژەوەندی وجودی هەم بۆ خەڵکی کورد هەم بۆ دەوڵەتی ئەمریکا ئەوانە ئەبێ کورد لەوە دواوە هەر حرەکەتەیەەکە هەر شتێک ئەەکە من پێم وایە ئەبێ ینی بەرنامەی خۆی ببێ بۆ ئەوانە ئەوە ئێستا بەیانیش شاسبێنێ بۆ هینە نەوتەکان ئەمریکا وتێتیە گەڕێنەوە
ئایا کورد کۆمەچیەکە ئەوە کورد بخۆی بێ لێکی بداتەوە ئەوانە کە کۆمەکی بکات لەوە شایانە لەبەر ئەوە ئەبێ کوردیش بزانێ ئایا بەرژەوەندێکی لەوە هەیە ئەگە هەیەی بیکە ئەگە نیشتی نابێ بیکەوە ئەوانە ئەمەیە کە سیاسەت وایە نەگەوەی کە ئەمریکا ئێستا لە ناوخوا دیارە زۆر خەڵکی ئەمریکاش و کۆنگرزمەنی ئەمریکاش و لە ئوروپاشە مخالفی ئەو حرەکەتی ئەمریکان ئەمریکا بە توولی مێژووە لە هەموو جێ لە ئوروپا لە ئەمریکای لاتین لە ئاسیا لە هەموو جێم کارانەی کردووە نابێ میلەتان یا میلەتی کورد چاوی لەوە بێ کە ڕووسیا ئەمریکا شتێکی بۆکە ئەوژێ بێ بۆگەوان دیپلۆماسی بکات چۆن ڕووس من پێم وایە ڕووس لە توولی ژیانی خۆیان لە 100 ساڵی ڕابردووە قەت دیپلۆماسیەوە بە قەوەتی نەکردەکە لە سووریا کردی ینی سووریە هەم نەجاتدا هەم خۆشی کرد بە حاکم هەم هەموو شتێک لەگەڵ ئەمریکاش هەمووی بڕیەوە ئەوانە کارم بەوە نیە ئێستا مەسەرەن بەشێک لە هێزەکانی ئەمریکای 100 کەس 200 کەس ماون و ئەوانە لەوێ حتا بۆ تورکیەش من پێم وایە لە داهاتوە نایڵە تورکیەش ئەوەی کە ئێستا لە ئەوەڵەوەی کرد وا بکات بەڵێ کاک جعفەر نازانم چەنە لەگەڵ ئەو نەزەرەی من هاو بیرروڕای ئەوەیە کە من پێم وایە ئەوەی کە ئەمڕۆ ڕوویدا بە کوشتنی ئەو بەکر بەغدادی پرۆسەیەکی توولانیترە کە ئەمریکا و تورکیا لەسەری ڕێکەوتون و دیارە بە پێی سەرچاوەکانی میدیا ئەو بەکر بەغدادی لە ئەدلب بووە ئێستا ئەدلب لەژێر دەسەڵاتی سوپای تورکیا و هێزە بەکرێگیراوەکان و چەتەکانی هەیەی کە بەناوی سوپای ئازادی سووریاوە مەسەن کاتی ئەو بەکر بەغدادی لە ئەدلبە لەژێر دەسەڵاتی تورکیایە وا تەسەورەکریا با بڵێ من پێم وایە دەستگای میت پەیوەندی و تەماسی لەگەڵ سیایی کردووە لە بەرامبەر کوشتن و ئاشکراکردنی شوێنی بەغدادی بەو مەرجەی دیارە ڕۆژئاوای کوردستان ئەوەی کە لە 9 ئۆکتۆبەرەوە ڕوویداوە ڕۆژئاوای کوردستان فرۆشراوە بەرامبەر بە تەسلیمکردنی بەغدادی یان بە ئاشکراکردنی شوێنەکەی پێ دوایە ئەوە پێچی ئەو سیناریۆی ڕاست بێ کە مەسەلەن ئێمە زۆر دقیق بۆ ئەو پەیوەندیانە نەچوین پێمان وا بووە پەیوەندێکی تورکیا و ئەمریکایە و ئەمریکا و ترامپ بە پەلە هاتنە سەرخەت و ئێمە ئەکشێنەوە وەڕاشی گەیانیانی بەڕاسمی ڕێگەیان ئێمە ئەکشێنەوە دیار بوو کە چۆنەوەی لە ساڵی 1990 ئەمریکا ئۆجالانی لە کینیا و ڕفاند و تەسلیمی بڵند ئەجەویدی کردەوە کە دیار بوو لە بەرامبەر کارتێکی ترە دیسان ئەم ڕۆژەوەی کە ڕوویداوە پێ دوایە هەمان سیناریۆ دووارا بێتەوە ینی دوێنێ یەکێ لە نووسەرانی ئەمریکی مەقالێکی نووسیوە ئەڵێ هەر کاتێک کە باسی جێهێشتن و خیانەت و پشتێکردنەکرێ ئەبێ ئەوە بزانین کەەوە لە بینی ئەمریکا و کوردەکان ڕوویداوە من پێم وایە ئێمە نابێ ئەوە بچین بۆ ئەوە کە مەسەن بەغدادی ئەردوغان کۆمەکی ئەمریکای کردو بەغدادی ئەرێ ئەوە زۆر محتەمەلە من پێم وایە نییە وەختە دێتە بەرژەوەندی من باسم کرد ئۆردوغان لە ئەوڵەوە ئەکسەری ئەوانەی داعش بوون لە ئەوروپا و مەملەکەتەکانی دیکەەوە داتن ڕەوانەی ئەوەیەکردن بۆ خۆی لەگەڵ داعش ارتباتی بووە ئەمە خۆ نەشاراوەیە ئەمریکا بۆیە زۆری باز ناکە لەبەرەوە هاوپەیمانەتی لە ناتۆ و لە شتی دیکە و ئەوێ لە ڕووس دووری بخاتەوە ئەوانە بەڵام ئەمانە هەمووی ئەکرێ جاری وایە تا دوێنێش من باسی بەرژەوەندیەکانم کرد ئۆردوغان لەگەڵ داعش بوو شاید ئەمڕۆ نەبێ بڕواژ ناکەم من تەردیدمەیەکە ئۆردوغان لەگەڵ داعش کۆتایی بە ڕاوابەتەکەی هێنابێ ئەوانە من پێم وانە ناشزانم ئەوە ئێستا من ئەوەی کە ئەخبار وشتم دیوە ئەوانە ئەوەی بەغدادی 100% تەئید نەکراوە کە کوژراوە بەڵام ئەڵەن کوژراوە ئەوانە ئەوە بەشێکێتی بەڵام لە ڕابتە لەگەڵ ئەوەدا ئایا کورد بەوە نا من پێم وایە سناریۆکە لەوە گەورەترە سناریۆکە منتەقەیی و دنیاییە بینی ڕووس و ئەمریکا یعنی هیچ شتێک لە سووریە ڕوونادا ڕووس ئیتلاعاتی نەبێ ئەوانە ئەو بەشەیە بێ بزانانی ئێستا وەک جارانی ئێستا هیچ شتێک بێ ڕووس لە سووریا ناکرێ حتاگە ئەمریکاش بیکە تورکیش بیکە ئیسرائیلیش بیکە ئێرانیش بیکە ڕووس ئێستا دەستی گرتۆ بە جملە تەواوی سیاسەتایەکی هەم سیاسی هەم نظامی بەسەر سووریەدا و ئەوانە من پێم وایە ئەمە معاملاتێکە کە وردەورداکرن ئەیانەوێ ئۆردوغان کە شکستی لە هەموو ئیستراتێژیەکەی لە شەڕی ئەوڵی سووریەوە ینی بە ئیستراتێژەکەی نەگەیشتووە بڕێک زیندوی بکەنەوە چونکی ئەوەی کە دۆڕابوو لەم ناوەدار پێش هەموو هێزە منتەقەیەکان تورکیا بوو لە سووریە دۆڕابوو چونکی سووریە بە ئەهدافێکی دیکەوە هاتبوو بە شتێکی دیکەوە هاتوو بەڵام بە هیچ نەگەی مەسلەی ئەوە نیە هەر مەسلەی کوردەکانی بەشێک بۆ حەلەکەن ئەبێ سبەینێ ئیمتیازێکیشی بێ بدەن بزانن دوای شەڕ و مەجموعەی ئەوانە
ئەویش شتێکی بەرکەوێت لەو ئیمتیازاتەی کە لە سووریە دێ بەهێز منتەقەیەکان ناوچەیەکان و ئەوانە وەک ئێران و تورکیە و عەرەبستان و مەجموعەی ئەوانە تورکیا چونکی هیچ ڕۆڵێکی نەمابوو بەڵام ئێستا وردە ڕۆڵی پێدەن لەم ئۆپەراسیۆنێک کە دژی کوردەکان کردیانەوە ئەوانە. باشە بیسەرانی خۆشەویست ئەمڕۆ بەرنامەیەکی تایبەت بە ڕۆژاوای کوردستان و پەلامارەکانی سوپای تورکیا و کوشتنی بڵاوبوونەوەی هەواڵی کوشتنی ئەبوبەکر بەغدادی ئەمیری گروپی تیرۆریستی داعش بڵاوبووەتەوە و مەزلوم کۆبانی ڕایگەیاندووە کە ئەوان بەشدار بوون لەو ئۆپەراسیۆنە هەواڵگریەیە. ئەوە ئەمڕۆ بەرنامەکەمان بە میوانداری بەڕێز جعفەر ئەمینزادە ڕێبەری ڕەوتی سۆسیالیستی کۆمەڵە و بڕیار بوو کاک شاوەس حەسەن هاوسەرۆکی پێدە لە ڕۆژاوە بەشدار بێ بەڵام تا ئێستا پەیوەندیەکەی وەرنەگیراوە بەهۆی بارودۆخی نالەباری ئێوە. کاک جەفەر هەندێک لە چاودێران پێیان وابوو مەسەلەن هۆکاری یەکێ لە هۆکارەکان یا با بڵێم هۆکاری سەرەکی پەلاماری تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان وابەستەگی پەیەدا یە پەگە و یە پەژە و هەسە دەبوو بە پارتی کرێکارانی کوردستانەوە هەندێک پیان وابوو ئەو گروپانە درێژکراوی پارتی کرێکارانی کوردستانن و هەمان سیاست و ئایدۆلۆژیای پەرەکە بەڕێوە بن و نەیان شادوێتەوە و تەنانەت هەندێک لە سەرچاوە ئەمنیەکان باسیەوەکەن لە دوایین سەردانی سێرگی لاڤرۆڤی وەزیری دەرەوەی ڕووسیا بۆ هەرێمی کوردستان لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان ئەو مۆزوعی باس کردووە و سەرچاوەیەکی تری ئەمنی باسی لەوە کردووە کە لە ڕابردوودا لە یەکێ لەگەڵ یەکێ لە بەرپرسە ئەمنیەکانی هەرێمی کوردستان سێرگی لاڤرۆڤ ئەوە ڕاگەیاندووە کە ئێوە هەوڵدەن میانگیری بکەن کە هێزەکانی ڕۆژاوای کوردستان لانیکەم بەشێک خۆیان دوورخەنەوە لە پارتی کرێکارانی کوردستان وەندێ باش لەوەکەن قاسم سلێمانیش ئەم ئامۆژگاری کردوون لە بەرامبەر ئەو هاوکاریانەی کە کۆماری ئیسلامیێران بۆ ڕۆژاوای کردووە ینی پێ دوایە ئەوە فاکتەرە و ئەگەر فاکت و فاکتەرە بۆچی پارتی کرێکارانی کوردستان نەیتوانی مەسەلەن کۆپیبوونی خۆی لەوان یا کۆپیبوونی ئەوان لە خۆی داماڵێ لانیکەم ڕۆژاوا پارێزرا بێکاندێکی ژەڵە نەگەر ئەم قسەیە ڕاستی تیابێ ئەگەر ئەمەش نەبووایە خۆ نمونەوە دێنەوە خۆ لە باکووری قوبرس پەکەکە نەبوو خۆ لە هەرێمی هاتای و ئەسکەندەرونەی سووریا پەکەکە نەبوو خۆ لە منتقەی بادینانی باشووری کوردستان کە ئێستا دایان بنکەیمیتی لێیە خۆ پەکەکە نەبوو خۆی کە بەنیازە پەلاماری مووسڵبا خۆ پەکەکە نییە ئەنی پێ دوای ئەو دوو بۆ چوونە چەندیان ڕاست من پێم وایە ئەوە بەهانەیە و هەموو کەسی جەوازانێ ئەوان ڕۆژاواش و بڕێ لە هێزەکانی کە سەر بە پێکاکان لە ئەحزابی لە چوار پارچەی کوردستانە هەن ئاپۆیستن مەسەلەکە ئەوەیە کە چەند کاک جعفەر کاک شاوەز لەسەر خەتە لە بەرەوەی کاتی کەما دوایی ئەگەڕێمەوە لای جەنابەت کاک شاوەز ئەم کاتت باش سەرچاوە زۆر سپاس ئێمە بەرنامەیەکمان هەیە ئەمڕۆ لە رادیۆ گەلی کوردستان سەبارەت بە بارودۆخی ڕۆژاوای کوردستان و هاوکات سەبارەت بەو لێدوانانەی کە بەڕێز مەزلوم کۆبانی ڕایگەیاندووە ئەمڕۆ کە ئەوان بەشداری پلانێکی هەواڵگری ئۆپەراسیۆنێکی یان کردووە لە دەستگیرکردنی ئەبوبەکر بەغدادی هیوادارم کە هەمیشە دوژمنەکانی گەلی کورد ئاوا کۆتاییان پێبێ و پرۆسەی سیاسی لە ڕۆژاوای کوردستان سەرکەوتوو بێ و کاک جعفەری ئەمینزادە ڕێبەری ڕەوتی سۆسیالیستی کۆمەڵە لە ستۆدیۆ میوانە کاک شاوەڕ سپاست دەکەم ئەگەر جەنابەت پێم بڵێ ئێستا دۆخی ڕۆژاوای کوردستان چۆنە و پەلامارەکانی تورکیا وەستاوە و ئەو ڕێکەوتنەی چۆتە بواری ئەو ڕێکەوتنانەی ئەنجام درراوە پێشتر چۆتە بواری جێبەجێکردنەوە ئێوە ڕەوشی ڕۆژاوای کوردستان بەگشتی لە ئێستاوە بۆ داهاتوو چۆنە بینن بەڵێ دەسەری سلااو بە ڕێز جوبەوە و حەمدی گۆداروانی رادیۆ بەڕاستی ڕەوشە ڕۆژاوای کوردستانی هینا دەبن تهدید و گەف و ئێریشا دەیە حتا دۆژی ئێریشێ لەسەر بتایبەت وا گوندێ دەردۆرا سەرەکانیە و ئالیە گرسپی لە هەنێک جیا ئێریش هەبوون شەر هەبوون پەفچوون هەبوو ئەفدەدە دیارکردن دەوڵەتە ترک نەگەڕێدایی بە ئاگربەستا هاتیە ڕاگەهاندن تم دخوازە ینی جارێکی دی ئێریشێ خۆ لەسەر گەلێمە بەردەوام بکە لێ لە هەمبەربێژی بەرخوادانێکی مەزن تێمەشاندن و ینی ئالیە سیاسی دەوێ ئەم هەنێک vê ڕەوشێ بنرخینن کۆ بڕاستیژی نێتا دەوڵەتە ترک هەمی ئەوە کۆ ینی دەستکەفتیە گەلێمە تێک ببێ
دەستکەفتیە گەلێ کورد پێکهاتەیەن دیتەریە گۆڵ باکوور ڕۆژهەڵاتی سووری پێکهاتنە دخوازوان دەستکەفتیا تێک ببێژ بۆیە ئەمژی لە بەری vê بەرخۆدانێکی ددن مەشاندن و حتانی کو ئەم ینی دەمێک ئەم ئاگربەستی قبول دکن لەسەر چه ئەساسیان vêna قبول دکن ji بۆی ئەمریکارە بن rê li pêşiya کۆمکوژییا بگرن rê li pêşiya va hewldanê dewleta Tirk bigirin û derfetekî vebe ku gel yani carekî dî karî bive gere ser axa xwe bi garantiye van hêzên navnetewî dî çi Amerîka dibe çi Rûsya dibe çi welatên Ewropa be divê mijarê de danûstandin û guftûgoyê me bi hemî aliya re hene yani bi Amerîka re bi Rûsya re bi welatên Ewropa re em giringî didin vêna yani em dibêjin pirsgirêka me di Sûrî de pirsgirêkekî siyasî ye ji bo wê em bi guftûgo dikarin vê pirsgirêkê çareser bikin lê dewleta Tirk êrişekî tinekirinê êrişekî qirkirinê êrişekî guhertina demografîtîne ser me em jî li hemberî vêna li ber xwe didin û em divê dibêjin yani divê ku ciddî ji dil û can ji bo çareseriyekî siyasî xebat bê meşandin ser vî bingehî em didin û distînin ittifaqê gihatine kirin bi taybet ittifaqa Rûsya û Tirkî ne bi dilê me ye lê me agerbest qebûl kiriye yê dîtir em hîna guftûgohê li ser dikin bi aliyên giheye û em vêna pir zelal dibêjin yani bakur rojhilatê Sûrî perçeyekî ji Sûrîye ji bo wê divê çareseriyekî siyasî derbikeve pêş erka Rûsya û rejîma Sûriye gibên vî sînorî biparêzin nehêlin gi Tirk derbasî navaxa Sûrî bibe ev tenê erka menîne tenê derdê menîne em li ber wêna li ber xwe bidin her roj Rûsya dibêje yekîtiya axa Sûriye em diparêzin wê çaxê yekîtiya axa Sûriye eger tu diparêzî divê tu nehêle Tirkî derbas bibe ama bi destê Tirka û tehdîd li ser Kurda be û tu bêje ez yekîtiya axa Sûrî diparêzim ev ne nêzîkatiyekî rast e li ser vî bingehê em dikarin vê bêjin yani bi Rûsarê jî danûstandinê me dewam in bi aliyên dîtirê jî derdê me ê esasî ew e em nehêlin gelê me dibin top û teyara û tehdîda koçberkirinê û kuştinê û guhertinê demografî de em karibin bi van hêzên navnetewî re em jî di nava danûstandinekê de bin bi rejîmê re em di nav danûstandinekê de bin rê û ji bo diyaloga siyasî vebe بەڵێ کاک شاوەز بە پێی ئەو ڕێکەوتنەی لە نێوان مۆسکۆ و ئەنقەرە کراوە بێ مەسەلەن هێزەکانی هەسەدا 32 کیلۆمەتر بە قوڵایی بکشێنەوە و 480 کیلۆمەتر بە درێژایی سنوورەکانی ڕۆژاوا بکشێنەوە ئەگەر ئەو ڕێکەوتنە بچێتە بواری جێبەجێکردنەوە هێزەکانی ئێوە تەنها ئەتوانن لە ناوچەکانی قامیشلۆ بمێننەوە ئێوە ئامادەن ئەو ڕێکەوتنە جێبەجێکەن وەلەو هەموو قوڵایی ڕۆژاوای کوردستان بکشێنەوە کە لە کاتێکە مەزلوم کۆبانێ و بەشێ لە فەرمەندەکانی پێشوڕیان گەیاندووە کە ئەوان تەنها لە ڕابردوو 11,000 شەیدیان داوە لە پێناو ڕزگارکردنی کوردستان وەلەم هەلومەرجای ئێوە چۆن بیرەکەنەوە و ئەتانەوێت چی بکەن انها ام يعني او ركبتنا چێبووە بێمە چێبووە ام دناف نەبوون ji bo wê hem wek hêzê Sûriya Demokratîk hem wek hêzê me siyasî giştî daxuyaniye bir rengî hatin dayîn ku divê li ser vê mijarê guftûgo bêkirin yani bi çi ew ê dewleta Tirk wê bê bikeve welatê me de û dewriya bavê û ême jî gerek em xwenza em çi qeysî bikişînin ev yan hîskatiyekî em rast û dicî de nabînin lê em giringiye didin danûstandinê giringiye didin guftûgoyê û em giringiye didin hewldanê Rûsya got bixwaze çareseriyekê derbixînin lê ev çareserî gerek ne li ser hesabê gelê me be ne li ser hesabê destkeftiyê gelê me bin û ne jî rêveke dewleta Tirk bê welatê me dagir bike ji bo vê van çand rojê dawî di van mijara de guftûgo û danûstandin hebûn ez bawer dikim di demekî nêzik de wê hinek netîce wê derkevin ama em vê bizanibin gelê me gerek vê bizanibe yani ji bo berjewendiye gelê me ji bo em rê bigirin li hemberî vê firebûna hewldanê dagirkerinê yê dewleta Tirk
چ بخواستن ام نابکن يعني دفي البيوشتي چ بن ام بكن مهم ام هبونا قال خب بارزن و ام درفته جهان باش بکار بینن جبوی چارەسەریە گونجاو جبوی بەرژەوەندیە دێڵێمە باشە کاک شاواز حەسەن بەشێ لە میدیاکانی کوردی و تەنانەت بەشێ لە ئەفسەران و میدیاکانی ئەمریکاش لە 9 ئۆکتۆبەر وتیان کە ئەمریکا خیانەتی لە کورد کردووە و بەجێی هێشتووە و یەکەم جار نییە کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پشت لە شۆڕشی کوردستانەکە لە پارچەکانی تریش بۆی ڕۆژ ئاواشەوە بەڵام ئێستا ئەوەی کەوتم مەزلوم کۆبانی ڕایگەیاندووە کەوان بەشداری ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی یا با بڵێم کوشتنی ئەبوبەکر بەغدادیان کردووە ئێوە پێتان وایە ئەمریکا پشتی لە ئێوە کردووە و خیانەتی لە خەباتی و تێکۆشانی ڕۆژئاوا کردووە و ئەو بۆچوونە چەنە بە ڕازەزانی پێچێ لە بەرامبەر کوشتنی ئەبوبەکر بەغدادی و ئاشکراکردنی شوێنی لەلایەن تورکیاوە پشت لە ڕۆژئاوا کرابێ زاني يعني او مجار عسكري بالتمامي بلكي لسرنا حاكما ليه اسكارم فينا بجم يعني ام شر الهمبري داعش ما نسكنان دي ام بردوام دكن وهفكاري ادبي علي بهذه هفيمان صد بردوام يعني دوان مجار دكم وكوري دوده چه نبونه ليه إيريشا دولتاتر يعني بشوازه يكر تأثيرك خراب لوي الشر الهمبري داعش كر أمريكا دفي علي ده حسابك راس نكر حسابك غلط كر و يادن برجي ما برزلال جهر كثير آنية زمان هم ديس جيفينا دبيجن يعني ثم في دولة تركي نينا جبه درباسي ناف آخا سوري ببو قلمة تهديد بكي الهمبري في يعني دبيا بوغ هالوسط دولة أمريكا بتايبت جداتر با لما خابن دوي عالي ده هالوسط ونوكو بيوشت بو وهالوسط كي امتكارن بيجن عالي كوي خراب هبو لي درفت سر راست کرنا بنا هي چاوا دبه أمريكا جرانيا خوباش بكار بينه جبوي گوا يريشا هي بدسكناندن دو جبوي چارەسەریya سیاسی دسوری ده gelin Bakur Rojalat Suri tedib eşdar bin yani temsila ve hereme hebe ve mücadeleci Amerika ve Valatin hafeyman bugüşti ve rola xabilizin ve em bir rengi karbin rel peşya dagirkeriye ve niqaşen berengi cih lser herema metin kirin amwana derbas bikin yani ev derfet lehemberi داگیرکریا ترکی جبو روزاوای کردستان بگرتن جبرکو اعترافه کی سیاسی پیوسته دوی مجارده ایدی دماوی هاتیه دوی امریکا و ولاتین هفتایمان بگشتی بتایبت اوروپا ولاتین عربا yani bibinin ki persgerika Kürt persgerika ki siyasiye divan walata de btaybat de Suriye'de de beçare serkerin divan mejara dişi de gav bavejin ويك جي وقت ما قلت ايدي ري بيجرتن لبيشيا في هولداني دايركري دولة ترك دوي مجاري دجي دان وستاندن ونقاش ما بحمي آليار هنا بله كاك شاواز پرسیارێکی گرنگەیە کە بەشێک لە میدیاکانی باشوور بە تایبەتی میدیاکانی پارتی دیموکراتی کوردستان لە ڕابردووە لە چەند ڕۆژی ڕابردوو ڕایانگەیاندووە یا وروژاندویان ئەویژەوەیە کە ڕۆژاوای کوردستان بۆتە قوربانی سیاسەتی پارتی کرێکارانی کوردستان بە تایبەتی ڕۆژنامە چاپکراوەکانیان چەندین جارەوەیان بە مانشێتی گەورە نووسیوە پێتان وایە مەسەلەن ئێوە کەوتونە ژێر هەژمون و هەیمەنەی پارتی کرێکارانی کوردستانەوە و هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان پەیوەندی بە پەیوەندی سیاسی و ئیدۆلۆژی نێوان ئێوە و پارتی کرێکارانی کوردستان مەبەستم ئێوە لە پێدا و یەپەگە یەپەژە هەسەدە و تەفدەم هەیە کە ئێوە ئەو پەیوەندیانەیە وای کردووە کە تورکیا پەلاماری ڕۆژاوای کوردستاندا یان ئەوەی کە تورکیا لە هەر شوێنێک بۆی بکرێت کە خۆشی نێشادۆتەوە ئەگەر دەوڵەتی کوردی لەسەر مانگیش بێ ئەو دژیە بێ نه اول اسکاتیش خو نراسته یعنی جبنی و نراسته جبرکو مسئله دولت ترک به عقلیت کی فاشیست یا روجایی رو حکومت اوی بره بده به هر کردکیش با خودش من دبینه یعنی مانه دم رفراندوم
چێبوو لە باشووری کوردستانی دەمێکی ئێریش هاتن لەسەر کەرکووکێ و جیهێندیتر دەولەتە ترک چاوە تانگ و تۆپی خۆ هەمی ئانین سەر سینۆر و گوت ئەمێ بە عێراقێر و بە ئێرانێر و ئەمێ ئێریش بکەن و ئەمێ قبول ناکەن و یعنی پارتیên باشووری کوردستانی gelek jwana di serî de pedekê danûstandinê xwe bi hikûmeta Tirkiye re pir baş bûn. Çima dijminatiya wê nakirin? Ma ji ber ku PKK li wê derê hebû, ji ber ku danûstandinê wa PKK re hebûn, yan jî ew wekî ew dibêjin ser bi PKK vebûn, ne bi vî rengiyê. Yani evana nêzîkatînî nerastin. Ev tenê ji bo tevliheviyên di nava mejiyê insana diçê bikin bi vî rengî gotin ev xizmetê nade siyaseta Kurdî ya rast ew e ku em vê bibînin tehdîda dewleta Tirk ji bo Rojavayê Kurdistanê ji bo giştî Kurdistanê ye li Bakur jî êriş li ser gelê Kurd heye, li Başûr jî heye, li Rojava jî heye şerekî bi giştî dewleta Tirk li hember me dide meşandin li hemberî vê em jî dîmatê me em parastina xwe rewa bidin meşandin di vê mijarê de yani xeletandinê yan jî bi şêwazekî şaş fikirandin wê netîcê şaş bîne ya rast ew e ragihandinê Kurdî siyaseta Kurdî hemî ser vê tekîd bikin yani bi zihniyet û eqliyetekî faşîst êriş li ser gelê me heye mafê gelê me ye mafekî rewayê gelê me yekîtiya xwe çê bike li hemberî dêna li ber xwe bide wekî dî wê nêzîkatiyekî nerast باشە کاک شاوەز پێت وایە مەترسی لەسەر باشووری کوردستانی شەیە هەم ئەردۆگان و هەم بەشێ لە بەرپرسانی تورکیا نەیان شاردۆتەوە بە ئاشکرا لە میدیاکان نەخشەیەکیان بەدەستەوەیە کە پێیان وایە مووسڵ و کەرکووک سەر بە ویلایەتی پێشینەی دەوڵەتی عوسمانین و ئەوان چاویان لەوەیە و بەمانایەکتر هەندێک لە چاودێران پێیان وایە تورکیا ئەگەر بۆی بکرێ پەلاماری ئەو شارانادا و ڕەنگە پەلاماری شەنگال مەخمور تەنانەت قەندیلیش بدا پێ دوایە ئەو بۆ چوونە ڕاستەوە ئەزمموی باشووری کوردستانیش لە بەردەم مەترسیایە سەدی سەد ینی ئەردۆغان بەری دەمێکێ بتایبەت دەمێ ڕەفەراندۆمی بۆ ئەگەر شاش نەبم چ دگۆ مە لە هەمبەر تدی ئەو نابێژن باشووری کوردستانی یانجی هەرێما کوردستانی و دبێژن باکووری عێراقی دگۆ لە هەمبەر باکووری عێراقی مە شاش کرد مە غەلەت کرد آنها دەماوی هاتیە گەرێک ئەم سەرڕاست بکەن بێ غەلەتێ و ئەم vê غەلەتێ لە باکووری سووریژی بەحسا ڕۆژاوای کوردستانی دکرد ئەم دووبارە نەکەن ji bo wê عقلیya Erdogan bi vê rengî dijî hemî Kurdaye dijî hemî destkeftiyê gelê Kurd e û sedî sed xeteriya herî zêdetir demê got eger pîlanê wan li Rojava biçe serî sedî sed xeterî li ser Bakur li ser Başûr li ser Rojhilat wê hîn zêdetir bibe ji bo wê em demekî dibêjin îro li Rojavayê Kurdistanê tekuşîna azadiyê ya gelê Kurd hemî li ber xwe dide li ser navê her çar parçeyê Kurdistanê li ber xwe dide vê rastiyê de nîşandayîn çünkû xeteriya faşîzma Tirk ne ji bo perçeyekî tenê ji bo hemî perçeyê bi taybet gelê me li başûrê Kurdistanê divê bi hişyarî tev bigerî li hember van pîlanê dewleta بەڵێ کاک شاوەز دوایین پرسیارم بۆ جەناب دەزانم کاتت کەمە بارودۆخەکەی هەلومەرجەکەنا لەبارە یەکێ لە میدیاکانی خۆراوە نووسیوێتی خەونی کوردەکان کۆتایی پێهات پاش ڕێکەوتنەکەی نێوان ئەمریکا و تورکیا یان پاش پەلاماری سوپای تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان ئەو بۆچوونە چەنە ڕاستە و چەنە ئێوە بەردەوامن لە بەرخودان و تێکۆشان و خەونی کوردەکان لە ڕۆژاوای کوردستان کۆتایی نایە ئەو گوتنێکی نەدجیدەیە ji ber Kurd heta heye wê ji bo azadiya xwe têkoşînê bike û îro roj derfet û imkan û destkeftiyê me hene gelekên zorî zehmetî hene şerekî hebûn û tunebûnê li ser me tê ferz kirin em ê jî ji bo hebûna xwe ji bo azadiya xwe heta nîdawiyê têkoşîna xwe berdewam bikin ji bo em vê dibêjin heta ge Kurdik heye wê ji bo xewn û xeyalê xwe yê azadiyê xewn û xeyalê xwe yê avakirina sîstemekî demokratîk Sûriyekî demokratîk têkoşîna me wê berdewam be ew nêzîkatiyên bi vê rengî hukmên bi vê rengî nedicîdenin nerastin ya rast ew têkoşîn sedî sed ew ê berdewam bike û baweriya me
سەرکەفتنی هەیە و ئەم 100% دوێ باوەرن سەرکەفتن نێزیکێ. بەڵێ بەڕێز کاکشاوس حەسەن ببوورە لە کاتمانگرتی زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەیەکی تایبەت لە رادیۆ گەلی کوردستان سەبارەت بە دۆخی ڕۆژئاوا. سپاست دەکەین تا کاتێکی تر و دەرفەتێکی تر قساکەینەوە. کاتێکی خۆش، زۆر سپاس. بەڕێز کاک جەعفەر ببوورە کاک شاهۆس لەبەرەوەی لە ڕۆژاوە لەسەر هێڵی تەماس بوو کاتی کەم بوو دیمەوە لای جەنابێت ئەو پرسیاری کە کردم ببوورە لەوێ پرسیارەکەم پچڕان پێم وایە پرسیارەکە وازە بوو جوابەکەی مەسەلەوەی کە پەکەکە مەسەلەن درێژکراوەی پەکەکە لە ڕۆژئاوای کوردستان هەیە و پێم وایەوە لە ڕۆژهەڵاتی شەیە و خۆتان زەنجین جار ڕخنەتان لەوە گرتووە. یەکێک لە هۆکارەکان پیانوا بوو ئەو بوو بۆ پێی پارتی کرێکارانی کوردستان لە لیستی تیرۆری وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و یەکێتی ئەوروپایە بۆیە تورکیا پێیوا بوو هەر پەلامارێک بۆ سەر ڕۆژاوای کوردستان پەلامارە بۆ سەر پارتی کرێکارانی کوردستانیە بەواتایەکتر پەلامار بۆ سەر گرێسپی و سەرەکانی پەلامارە بۆ سەر قەندیل. ئەو سیاست دروستە و تۆ سیاسەتی پارتی کرێکارانی کوردستان بەو ڕادەیە پێ دروستە؟ من پێم وایە ئەوان نزیکایەتیان هەیە خۆ ئەمە شاراوە نیە بۆ خۆشانەیڵێن ئەوانیش ئاپۆیستن وەک باقی حیزبەکانی کە سەر بێ پێکاکەن ناتوانە لە وڵامی پرسیارەکە من ناوتیوانە دەی ترەوەش بۆ چوونی خۆیەتی من بۆ چورمەوەی ئەوان ئەوەیە بەڵام بە معنای ئەوە نیە یەکێکن. من پێم وایە هەر کوردێ کوردستانێ شتی تایبەتمەندی خۆی هەیە ئەوانە. من پێم وایە ئەمە بەهانەیە چونکی تورکی ئێستا ئەگەر لە کوردستانی ڕۆژهەڵاتیش کە ئێستا شتێکی وانە ئەگەر ببێ ئەوەن هەر مخالفەتەکەن بە شێوەی خۆی تر بەو وەسعەتێکە هەیە ئەوانە مەسەلەکە مەسەلەی کووردە بە دەلیلی ئەوەی مشکڵەی کوردیان هەیە تورکیا ئێستا لە باشوور خۆ لە باشووریش ئەبینی بەشێک لە خاچی باشوور ئێستاش بەدەست تورکیەوەیە ئەوانە هەر جارێ ناجارێ مەسەلەن لە رابطە لەگەڵ دەخاڵت لە ئوموری عێراقا لە شتی کوردستانی باشوورە ئەوانەکەن هەمویان ئێرانی شەروە ئێرانیش ئەمەی کە ئێستا لە رابطە لەگەڵ پشتیوانی لە ڕۆژاواکە بۆ بەرژەوەندی خۆیەتی لە رابطە لەگەڵ جێهەتایەکی دیکە دەناسبێنێ هەرە خەڵکی ڕۆژاوە گریلاکانیان بەیانی بێن لەگەڵ مەسەن پێشبەرگەی کوردستانی ئێران ئەوە بن ئەینێ و هەڵوێستەکە ئێستا تورکیای بێ ئەی بێ ئێستا ئێران نەفعەبە لەبەرەوە لەگەڵ دەوڵەتی مرکزی سووریەدایە لەبەرەوە زانێ کوردەکانی ڕۆژاوەژ ئێستا وردەوردە پێکاتون لەگەڵ دەوڵەتی سووریە ئەمە مەزموعی شتێکە من پێم وایە تورکیا تەحملی هیچ نقطەیە لە کوردستانەکان ناکات چ لە ڕۆژهەڵات بێت چ لە باشوور بێت چ لە باکوور چ لە ڕۆژاوا کە شتێکی سەقامگیریان بێ بە ناوی کوردەوە ئەوانە ئەمەیە ینی مەسئلە و ئیستراتێژی تورکیا لە رابطە لەگەڵ خەڵکی کووردا ئەوەیە کە هیچ شتێک تەحمل ناکە کە بە کورد ڕەبتی بێ ئەوانە. باشە پرسیارێکی گرنگ لێرە سەرەڵەدا کە ڕاستەوخۆ پەیوەندی بە پێم وایە بێ ئەوە هەیە. ئەمریکا لە ماوەی چەند مانگی ڕابردوودا دانووسانی لەگەڵ گروپی تیرۆریستی تالیبان لە ئەفغانستان دەست پێ کردبوو و تەنانەت دەشێ لەو دانووسانانە قەتەر بە گەرمی بەڕێوە چوون و ئێستا خۆپیشاندانەکانی بە عێراق لە باشوور ناوەڕاستی عێراق بینن و تەنانەت هەندێک لە چاودێران نەڵێن مەسەلەن بەشێک لە پشێوەکان خودی ئەمریکایە بۆ کەمکردنەوەی هەژمونی کۆماری ئیسلامی ئێران و لە لوبنانیش هەمانشت ئەو خۆپیشاندانانە بەڕێواتێ و هەندێک پیان وایە ئەوانش هەردوو خۆپیشاندانەکانی عێراق و لوبنان پەیوەندی هەیە بە دەسەڵاتداری خراپیشی ئەوە کە ناتوان ئیداری دەوڵەت بن و لە فەساد و گەندەڵیەوە گەورەوە ئاڵاون مەسەلەن لە عێراق لە دوای 2023ەوە تاگا بە ئێستا نزیکەی بای 1 تریلیۆن و 700 میلیارد دلار نەوت فرۆشراوە کە ئێستا خەڵکی بەسرا ئاوی شیرینیان نەبیخۆنەوە و ڕووداوەکانی ڕۆژاوای کوردستانیش تا ڕادەیەک پەیوەندی هەیە بە پێدانی جێگە و نفوس بە تورکیا. هەندێک چاودێران پێ دوو بۆ چوون هەیەیشانەوەیە کە ئەمریکا ئەیەوێ جارشکە نەخشەی ناوچەکە داڕێژێتەوە بۆ کۆی کە لە دوای جەنگی جیهانی یەکەم و پەیمان نامی سایکس بیکۆ دوای سیڤەر و لۆزان بەسەرهات هەندێکیش پێیان وایە ئەسلی مەسەلە ئەو خوڵقاندنی فەوزا و سازکردنی فەزایە بۆیە کە ئەمریکا بتوانێ هەماهەنگی لەگەڵ بەشێکی زۆر لە وڵاتام کە بۆ هەر کاتێککە بیانەوە پەلاماری ئێران بدەن پێ دوای ئەو دوی سیناریۆیە کامیان ڕاستن کە بێگومان کوردیش لەنا ئەو سیناریانەیە سەر ڕۆژاوای کوردستان بەشێکە لەو قوربانیانە. من پێم وایە ناکرێ هیچیان ڕاست بێ ئەکرێ جاری وایە شتێکی سووەمیش بێ من پێم وایە تەزاهوراتەکان کە هەیە لە عێراق معلومە بەشێکی زۆری
لە رابطە لەگەڵ وەسعەتی ئابووری خەڵکە ئەبینین دوای 16 ساڵ کە سەدام حسێن تیا چووە پێش و مەسەلایەوە سەدام حسێن ئەمە شەڕی ئێرانەکە شەڕی چووەکە ئەوە بەڵام ئێستا خۆ ئەمان شەڕی هەر داعشام بووەیش وا نەبوو تەواوی دنیا کۆمەکیان نەکردن ئەوە بەشێکە من پێمەوە بەشێکی ئەوەیە بەشێکی معلومە مەملەکەتە عەرەبیە سونیەکان دەستیان تیا هەیە ناڵم دەستی باڵە بەڵام من پێم وایە بۆ خۆیان من مثل عەرەبستان دەستی تیا هەیە ئەو کشوەرە عەرەبیانەی کە پێیان خۆش نییە عێراق بەدەست شیعەوە بێ لەبەرەوە تحتی تەسیری ئێرانەوەنا ئەوە بەشێکێتی بەڵام ئەوانە شتێکی عادی و بە نەزەری من نۆرماڵن ناکرێ ئێستا مەسەلەن نیە حتا لە باشووری کوردستانیشەکە تەزاهورات نەبێ نیە ئەبێ ببێ ئەگەر نەبێ غەیرە عادیە یعنی دیکتاتۆری هەیە بە نەزەری من تا ژیانی خەڵک لە مەملەکەتەکانە خراپ بێ ئەبێ مانگرتن ببێ مزاهرە ببێ ئەوەیە لەبەرەوە هەموو کەسێ لە دەسەڵاتەکە ناڕازین لە عێراق و ئەوانە ئەوەی کە دێن مەسەلەن ئەوە نییە بەشێک لە خۆیان کردە بە ئۆپۆزیسیۆن ئەو سەدر وتیانە لەوە دووە ئەبین بە ئۆپۆزیسیۆن لە پارلمانی عێراقەوەوانە پێشوو لە دەوڵەتا بەشدار بوون دەلیلەکەیەوە ئەوانی شتێک ئەبینن ئەو دەوڵەتە کارایی نیە هینەکانی پێشوو نەی بووە ئالتەرناتیوی ژنیە ئێستا ئەوەیە کە معلومە ئەم کارانە نازانم 100% ئەمریکا بەڵام عەرەبستان حتمما بە دەلیلی ئەوە هاوزمانن لەگەڵ عێراقەوانە دەست تێوەردانیان هەیە ئەوەی کە ئەیانەوێت تەقسیمات بکەن ئەمریکا من پێم وایە وەک جاران نییە من پێم وایە تەقسیمات ئێستا لە منتەقەدا بێ ڕووز ناکری ینی دووبارە مەسەن دای بڕژنەوە هینی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بێن چی بکەن و ئەوانە بەڵام وردە غەیرە مستەقیمەوە دایان ڕشتۆتەوە مەسەن سووریا تحویلی ڕووسە درێوانە ئایا لەبێ نەخشێکیش بدەن بە تورکیا چونکی نانێوە تورکیا ئەمریکا خۆ عەلا ڕەغمیەوە اختلافاتی لەگەڵ تورکیا ناوێت تورکیا ئەوەندە زەعیف بێ مەسەلەن تورکیا ئێستا لە منتەقەدا لەم ماوەی 2-3 ساڵی ڕابردووە هیچ نەخشێکی نەبوو ئەوانە بە دەلایلی هینی خۆی بوویتر استراتیژی و بەرنامەیە بوو کە لە سووریە بووی بەڵام نەخشی کەم بەوە ئەوانە ئەمریکا پێ خۆش نییە مەسەن نەخشی عەرەبستان و تورکیا کەم بێت و ئەوانە بۆیە ئەمریکایەوێ نەخشێکی پێبدات ئایا کوردەکانە بنە قوربانی من پێم وایە کوردەکانە بێ بۆ خۆیان من باسم کرد ئەبێ سیاسەتی خۆیان بکەن لە فرسەد ئیستفادە بکەن هەرێکیان بۆ هەڵکەون نیە بیخۆزنەوە کەس بە دۆست نەزانن منزورمونی خەڵک بە دوژمن بزانن هیچ کەس لە هێزەکان و هێزە منتەقەیەکان نە ئێران نە تورکیا نە عەرەبستان نە ڕووس نە ئەمریکا ئەوانە بە دۆست نەزانن بەڵاکان من مەسەلە دۆز نییە مەسەل چیاکانیش دۆز من بەتاوی حسابی بۆ ناکەم ئێستا خەڵکەکانن خەڵکی خۆتە یەک دووە من سیاسەتی دروست و پابندبوون بە ئوسولەکانی خۆتەوە ئەوانە ئەتوانینیان لە هەل ئیستفادە بکەیت ئێستا ئەمریکای احتیاجی پێتە هەڵێ ئەمێنمەوە دوێنین وتێتی ئەمێنمەوە لەبەر نەوتەکە دێ داوا لە تۆکە توش سیاسەتی لەگەڵ بکە چەندە ئەو قازانجەکە تۆش دووەندە وای لێ بکە قازانج بکەی ئەوانە معلومە کە ئەمریکا تۆی بەجێشتو بمعنایەوە نییە تۆ ئەبێ لەگەڵ ئەمریکا ببی بە دوژمن یا ئەوە ئەبێ هەلێک بدۆزیەوە کە تۆش ئیستفادە بکەی لە ئەمریکاش خۆ بۆ نییە زل هێزە ئەمریکا جاری وای نییە فریوەخوا سیاست ئەوەی تر تۆش بتوانی وەک میلەتێ لەو ناو مەعادلاتە جاری وایە شتێکەیە ینی کایە بکەیتر ئەتوانی کایە بکەی وانە نەتوانی کایە بکە هەر زل هێزەکان ئەتوانن کایە بکەن بەڵام بۆ کاری سیاسی ئەتوانی کایە بکەی ئەوانە فری بیان بدەی مەجموعەی ئەوانە ئەوان تۆ فری وەدەن تۆش ئەوان فری بدە جارێکی دیکە ئەوەیە خەڵکی کورد تەنها ڕێگەی ئەوەیە کە لە هەلەکان ئیستفادە بکە پشت بە هیچ هزل هێزێکی دنیایی نە منتەقەی نەبەستێ و منزورم وایە بەرژەوەندی خۆی لە بەرچاو بێت و ئەوانە کاک جعفەر خۆش هاتی بۆ ڕادیۆ گەلی کوردستان و لەگەڵ هاتنی تۆ ئەو خەبەرە خۆشش بڵاوبەوە کە ئێکێ لە سەرکردایەتی گروپی تیرۆریستی داعش و یەکێ لە نەیارانی سەرسەختی گەلی کوردستان و خۆش شایەدی ئەوەی کە لە ڕۆژاوای کوردستان بەشێکی زۆر لە شەروانان لە سەردەستی گروپی تیرۆریستی داعش شەید بوون و بەداخەوە لە هەرێمی کوردستانیش لە ماوەی 2-3 ساڵی ڕابردووی شەڕی پێشمەرگە قارەمانەکانی گەلی کوردستان زیاتر لە 1500 پێشمەرگە شەهید بوون و بەشێک لە خانەوادەکانیان گیانیان لە دەستدا بەهۆی ئەم گروپە تیرۆریستیەوە بێگومان هەر کوشتنی ئەمانە و لە ناوبردنی ئەمانە بە جۆرە لە جۆرەکان لە قازانجی پرسی سیاسی کوردستان و لە قازانجی پرسی سیاسی دیموکراسی سەرکەوتنی دیموکراسی و پرۆسەی ئازادیایە وادارن هەموو نارەکانی خەڵکی کوردستان بەم شێوەیە
تیا بچن و سپاست دەکەم بەڕێز کاک جعفەری ئەمینزادە لە ڕێبەری ڕەوتی سۆسیالیستی کۆمەڵە لە ستۆدیۆی گەلی کوردستان ئامادە بووی و هەروەها سپاسی بەڕێز شاوەز حەسەن هاوسەرۆکی پارتی دیموکرات پێدا لە ڕۆژاوای کوردستانەوە لەگەڵمان بوو و سپاس بۆ بیسەرانی رادیۆ گەلی کوردستان تا بەرنامەی داهات و تایبەت بە دۆخی ڕۆژاوای کوردستان و منطقەکە قسە و باز دەکەین. سپاس بۆ گوێگرتان، کاتێش خۆش و کاری جعفەر زۆر سپاس. زۆر سپاس. دمي كوتشو دمي أنفاس دمي جنگو دمي كورو خوري أسماني كل بوا بشو أسماني كل بوا بشو آخر به هتاكو كي ئازار دڵمان بلاوێنێ چاوەڕێ کۆستی گەورەبی کورد بە دنیا بناسیێنێ کورد بە دنیا بناسیێنێ ئەم ئەسمانە شەوە زەنگە ئاخۆ ویژدان چوە بۆ شوێن بۆ هەواری پڕەزاری نیشتیمانم ناگاتە گوێن وەک شەنگال و هەڵەبجەکەم و ڕۆژاوە خوێن بارانە بەڵی ڕەشی دێویژدانی لەناو مێژووی ئەم جیانە لەناو مێژووی ئەم جیانە